با من بمرم جا دەزانی کە من چی بووم. من فریشتەی باڵشکاوی لانەوازەی بەر پەنجەرەی ماڵەکەت بووم. با من بمرم جا دەزانی ماندووترین مامەبیرەی شارەکەت بووم. با من بمرم جا دەزانی غەمگینترین ئاوازی زەوی و ئاسمان هەر من بووم. با من بمرم جا دەزانی من نەوینێکی ڕاستەقینەی نێو خەونەکانی منداڵیت بووم. با من بمرم ئەوسا دەزانی من بارانی ساڵی نەهات و وشکە ساڵی نێو دڵت بووم. با من بمرم جا دەزانی من بژگۆی سووری نێو سەهۆڵ بەندانی دڵت بووم. با من بمرم هەر خۆم تەنیا بەبێ کفن بەبێ ناوی سەرکێلی گۆڕ. با بمخوا چڵ و داڵ بسوودێم بە گەرمی خۆر. با من بمرم یادەکانم بۆ ئاخر کوچەی جەهەنەمێکی دوور. ئەوینەکەم ببێ بە سووتوو ببێ بە دووکەڵی ئاسمانێکی ماتی ڕەنگ زەرد و سوور. کە من مردم جا دەزانی کە من چی بووم. من فریشتەیەکی لانەوازەی بەر پەنجەرەی ماڵەکەت بووم. بەڵێ من فریشتەی لانەوازەی بەر پەنجەرەی ماڵەکەت بووم.